ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ 239مین ساڵیادی دامەزراندنی سلێمانی وەک یەکێک لە شارە زیندۆکانی کوردستان، وەک یەکێک لەو شارانەی کە ماهیەت و بەهایەکی گەورەی هەیە لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی بزافی ڕۆشنبیری و ئەدەبیەوە، و سلێمانی وەکو ناوچەیەکی گرنگ لە کایەی مێژوو، سیاسەت، ئەدەبیات لە کوردستان بایەخێکی گەورەی هەیە. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک فواد سەڕاج نووسەر. کاک فواد خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاسانەکەم، هیوام وایە سەرکەوتوو بوونم توانی شتێکی جوان بۆ شارە عەزیزەکەمان بڵین. کاک فواد 239 ساڵ تێپەڕێ بە سەست دامەزراندنی سلێمانیە. سلێمانی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو 209 نرخێکی مێژووی گەورەی هەیە، بە تایبەتی لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە شارێک بەم تایبەتمەندیانەوە لە بزاوتی ڕۆشنبیری، لە دروستبوونی کۆمەڵێک نووسەری چاک و کۆمەڵێک منەوەری گەورە و ڕۆشنبیر، و تا ئەوەی کە بەشێکی گەورەش لەسەر هەڵدانەکان لە شۆرش و ڕاپەڕینەکان لە سلێمانیەوە سەریان هەڵاوە. ئەگەر خوێندنەوەی بکەین بۆ ئەم 239 ساڵە لەوەی کە لای مەوسا فواد وەکو کەسێکە ئاگایی گەوری هەیە سەبارەت بە مێژوو و نووسەرێک کە لە سلێمانیە ژی و بەرکەوتنیش هەبوو لەگەڵ یان هاوڕێتی و دۆستایەتیش هەبوو لەگەڵ بەشێک لە نووسەر و منەوەر و شاعیر و ئەو کەسایەتیانەی کە لە سلێمانیە ژیاون و ڕۆڵیان هەبووە. خوێندنەوەی تۆ بۆ ئەم بایەخە مێژووی سلێمانی چییە؟ ئێمە ئەگەر بە وردی ئاوردانەوەیەکی مێژووی بین لەسەر شارە خۆشەویستەکەمان ڕاستیە توانین بڵێن شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی کە ئەمڕۆ لەو یادەدا دەکجێتە 239 ساڵی لەدایکبوونیەوە و زیندووکردنەوەیەوە و پەرەپێدانیەوە و ژیانەوەیە. ئێمە سلێمانی ڕاستە ئەو کاتێک کە دروست بووە تەقریبەن زۆر بچووک بووە، زۆر گەورە نەبووە، بەڵام کەسانێکی ڕۆشنبیر و شاعیر و منەوەر و ئەوانە دەوریان داوە و بە تایبەتی لە حوجرەکانەوە کە دەستی پێ کردووە و ئەو ڕووداوە ئەدەبی و ڕۆشنبیری و گۆڕانکاریانەی چ لە ناو خیتابی قەومیە و چ لە ئەدەبیاتە ڕەنگیاوەتەوە حتا لە ڕووی ئاینەکانیشەوە کە توانین بڵێن ململانەی بینی نەقشبەندی و هەروە بێتەوە قایریەکانە. ئەمە بۆ خۆی شتێکمان پیشانەیە، وەک ئەو وایە تۆ مناڵەکە هێشتا پێی نەگرتووە بەڵام لە پۆلی یەکە. دێگەی سلێمانی هێشتا نەشونمایەکی ئەو تۆی ئابووری و ڕۆشنبیری و کەلتوریەکی وا گەورەی نەبوو، بەڵام وەک قاچق چۆنەڵێ هەڵتەوە خەڵکانی منەوەر و زانا و دانا و ئاینزایی تیا دروست بووە و ئەم خەڵکانە فەرامۆژ ناکرین بەپێی ئەو مێژووە، چونکە ئەوان ڕنگانەوەیان لەسەر پانتایی شارەکە و دەوروبەری شەهابەوە و هیلاک بوون بەو مەبەستەی کە بوویانە. ئێمە ئەگەر بین باسی نالی و سالم و مەحوی بکەین، تەماشاکەین لە کوردیا قوتابخانەیەکی گەورەی ئەدەبی کلاسیکی کوردین کە دەرگایەکی گەورە بۆ نەوەکانوان نەکاتەوە. ئەمە بۆ خۆی ئیسپاتێکە کە ئەو کەسانی لە ئەدەبا خەریک بوون، خەڵکی منەوەر و وریا و زیرەک بوون. ئەگەی سەری مێژووشکەین تەماشاکەین داهای وەکو مستەفا پاشای یامەلکی و محەممەد میرزەکی بەگ و شەرفخە پاشای خەندان و مستەفا پاشای یامەلکی و چەندەهای کە ئەبینینەوە. و ئەگە سەری خێرخواکان بکەین، ئەمە عەبدوڵڵا لوتفیە، ئەمە عەلی کەمالە، ئەمە کەریمی عەلەکەیە، ئەمە خەڵکانێکن کە وایگە. ئەگەر سەیری لە ڕووی ئاینزاییشەوە بکەین، ئەوە شێخ ئەحمەدی فایزەوە، شێخ حەسەنی گڵەزەردەیە، ئەوە دێیتەوە بۆ شێخ مەحموود کاک ئەحمەدی شێخ و چەندەها خەڵکی کە کەواتە ئەم شارە بەپێی نفوسەکەمەکەشی توانیوێتی قەڵەمبازێکی گەورە بەهاوێ و بتوانێت ببێتە چرایەک بۆ هەموو کوردستانی گەورە. کەواتە ئەم ڕەوشە ڕۆشنبیریە لە حوجرە هاتە دەرەوە چوویە قوتابخانەکانەوە. لە قوتابخانەکان شەو بە پشتیوانی مامۆستایانی دڵسۆز و کورتپەروەر و نەتەوەی و ئەوانە مناڵەکانیان بە شێوەیەکی ئێتۆماتیکی کوردانە و پەروەدەیەکی نیشتیمانیانە پەروەدە ئەکرد بۆ ئەوەی کە گەورە بوون ئەرکی دڵسۆزی بەرامبەر بە نیشتیمان و بە خاکەکەیان هەبێ.
لە قۆناغەکانیشە لە قۆناغی شعریاکە ئێمە ئەو باسی ئەو 4-5 شاعیراکەین قۆناغی کە دەست پێکە کە قۆناغی شێخلووری شێخ ساڵح و مامۆستا گۆران و هەروەها کۆمەڵە شاعیریکەن لە بێخود و لە ئەخۆل و لە ناری و ئەمانە ئەوە پێگەێنێ کە ئەمە گردانەیەکە دەنکەکانی هەمووی پێکەوە بەسراوە ئەکرێتە شاملی شاری سلێمانیەوە چکە لای من سلێمانی تەنیا شاری هەڵمەت و قوربانیە هیچ شتێکی کە نییە ئەگەر هەز نازنایە دروست ببێ من بە نیەتێکی باشی نازانم دێگەی ئەو دابڕانە کە کامەران شانازی پێوەکە کە دیلان شارازی پێوەکە کە زۆرەهای شاعیری تر شعریان بۆ سلێمانی وتووە و خەڵکی ڕۆشنبیری وەکو ڕەفیق چالاک و نوری وەشتی و ویلیەم یوحەنا و ئەمە بواری مۆسیقاش یعنی ئێمە زۆر سەرین چەند بچووکین بەڵام بەڕۆح گەورەین لە پانتاییەکی ئێوە دوایەوە سلێمانی ڕەوشی ڕۆشنبیری بەسەر هەموو کوردستانە شکاوتەوە بە ڕۆژهەڵاتە بە ڕۆژئاوا بە باکوورە ئەمە چییە؟ کەواتە دەنگێکی ڕەسەنە کە لە هەستی کوردایەتی و قوڵایەکی مێژوویەوە هاتوۆتە ئاراوە ئەگەر ئێمە سەری چیرۆکەین تەماشاکەین چیرۆکی لە خەومای جەمی سایب لە ساڵی 1920 کە نووسراوە و چیرۆکی مەسلەی ویژدان کە 1930 شاعری شەهید ئەحمەد موختاجاب نووسیوێتی ئەوە بێتە بنەمایەک بۆ چیرۆکی هونەری کوردی لێرە مەسەلا قۆناغی شاعیرەکان کە ئەگەر بێن لەگەڵ گۆڤار ڕۆژنامەکان دەچۆت تۆ ئەگەر سەری گۆڤاری گەلاوێشکەی لە 39 تا 49 بەردەوام بووە کاکاتە 105 ژمارە وە بێجگەل لە نیزار و پێشکەوتن و تێگەی کۆمەڵی ڕۆژنامە و گۆڤاری تر بۆ سەردەمانە تا گۆڕانکاریە سیاسیەکان وردەوە دەدێنە پێشەوە سەلا تۆ تەماشاکەی پارتی دیموکراتی ژێکاف لە سلێمانیا بووە پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیا پیاوی وەکو نوری ئەحمەدی تەهای تیا بووە کە ئەرچێکی قورسی نەتەوەیی و نیشتیمانی لەناو حیزبێکا کردوتە ئەستۆ لێرەوە لە سلێمانیا هەموو چینەکان بەشداری شۆڕشی ئەیلولیان کردووە ئەمە کرێکارانە ئەمە لاوانە ئەمە قوتابیانە ئەمە کاسبکارانە ئەمە مامۆستایانە هەمووی بووبوونە پەرژینێکی گەورە بۆ دوورشمی کوردستانیانەما بۆ دوورشمی سەرکەوتن لە شۆڕشە ولا 659 بۆ هەشکەیتر بڵێن حکومەتی مەلیکی ڕووخا و ئەوانە و جەمهوریە پێیا بوو سلێمانی جارێککە هەناسێکی گەورەتریە پارتی دیموکراتی کوردستان گۆڤاری ڕۆژی نوێی دەرەکرد کە توانی بڵێن 13 ژمارەیە هەتاکو شۆڕشی ئەیلول بەردەوام بووە یەکێتی قوتابیان گۆڤاری دەنگی قوتابیانی دەرەکرد ئەمە بۆ خۆی و هەتا لایەنە سیاسەت چەپەکانیش ئەوانیش دەسەوسان نەبوون گۆڤاریان نەبووە ڕۆژنامەیان نەبووە ململانی سیاسی هەبووە لە ئارا تێگەی ئەمە هەمووی لە شارە بووە ئەم شارە کەلتورێکی زۆر جوانی پێکەوەژیانی هەبووە کە منە و پێکەوەژیانی لەگەڵ داگیرکەرە نامەیە ئەو پێکەوەژیانەی کە لە ناو هەموو چین و دەستە و تاقمەکان و کرێکار و جوتیار و ڕۆشنبیر و ئەوانە لە ناو سلێمانیا بووە ئەو پیاوچاک و منەوەرانەی کە لە شاری سلێمانیا بووە خزمەتی چینی خوارەوەیان کردووە یعنی بۆ ئەوەی خەڵک هەستبانی نەکە بەس بۆ نمونە لە مەنعە جەولەکەی بڵێن ساڵی 1960 دەوڵەمەنی وا هەبووە دەرگای ئەمارەکەی کردوێتەوە هەر یەکە و ماڵێک ژارێک تێنەکەی گەمیەوەتی بۆی بیلکە بەنان و لە برسێتی ڕزگاری بێ لە لافای ساڵی 57 تا کاکامەراڵێ ئەوەی ماڵی وێرانە ڕووکاتە خەسەخانە کە ئەو لافاوە لافاوێکی گەورەوەمە دووسێ لافاومانەیە لە شاری سلێمانەیە ساڵی 32مانەیە و ساڵی 1950مانەیە کە کاتە دەوری سیانزەی دە و ئەوانەیە بێجگە لە ئەوانەی کە دوژمنی داگیرکەر بە هەموو نوعی هەوڵی چەسانەوە و کەبکردنی ئەم میلەتەی یاوە بە تایبەتی شاری سلێمانی هەتا سەدام ئەڵێ مەدینە ساعبە تێگەی بەڵام ئەم شارە کۆڵی ناوە بەردەوام بۆ لە ژیانەوە و پەرەپێدان و پەروەردەینەوەکانی بە پێی توانە بۆ ئەوەی بێ ئەجا ئەم شاعیرانەی دوایش هەر لە کامەران بکریەوە هەر لە دیلانەوە لە جەماشا باژێڕیەوە لە شێرکۆ بێکەسەوە هەتاکو ئەگەینە ئەو قۆناغانە و یەکێکی لە کارەگرنگەکانی کە لەناو شاری سلێمانیا دوو بزوتنەوە بووە بزوتنەوەیەکی هونەری شانۆیی کە لە 56 و ئەوانە ئەو ئامادەی سلێمانیا هەموو قوتابخانەکان بەشداریان ئەکرد چیرۆکێ تەقدیمکەن لەسەر مەسرح دەیەگەی
من بۆ خۆم مامۆستا خەلیل سەعید ئەی بردەم یادی بەخێر ئیتر عەلی وەرگێ شووتی زیز بووە ئەحمە بەجی کۆماسی بووە ڕێهێڵەی مامۆستا کامەران بووە ئەمە بابەتێکی مۆسیقی و گۆرانیش چی لە ئەدەبی کەلتوری و فلکلۆری نیما هەل لە عەبەی سەیزایەوە تاکو ئەگاتە ئەوانی کە ئەوانیش دەورێکی گەرگەڕ و ئەوانش دەورێکیان بۆ لە چییە لە ناو شایەکان و بووکێنان و بووکبردنە و کە جاری وا بە سێ ڕۆژی خەیانوە یا خەنەبەندانی مناڵ بوون تێگەی یا مەولونامە کە مەولونامە لەم شارە لە ماڵەکانە خوێنرایەوە لە سەربانەکانەوە خەڵک بە پەیژە سەرەکە و جۆزەبانادان ئەم هەموو مەلامەمان نەبوو مەولونامەیان بە کوردی ئەخوێنەوانێ و سۆزێکی دروست دەکرد تۆ حەزت دەکرد و مناڵش حەزی لە دزینی مێوژ و جۆزەبانەکانی ژێر مێزەکانی کرد ئەمە ئەم شارە خەڵکی نیشتیمان پەروەر و وەتەنی زۆر تیا بووە یعنی ئەم خەڵکانە هەمویان بەشداریان کردو تۆ یەیتەوە مەسەلا بڵێن لە ڕووی وەرزشەوە پێش تیپی گەورە لە سلێمانیا بۆ کە ئەم تیپانە هەموو ناوبانگیان نەبوو وەکو تیپی خەبات کە سەرۆکەی مامۆسایاسین بۆ لە گەڕەکی چوارباغ وەکو تیپی چوارباغ کە سەرۆکەی فەرەدوونی فەقەڕەشی و براکەی بووە تیپی بروسکە کە کەمال سەلیم و ئەوان و ئەکە جوجە و شەید لەتیف و ئەوان بووە ئەمانە وهەروە بێتەوە تیپی ئەزمار ئەمانە بۆ خۆی ئەو ڕۆحیاتە پیشانەیە کە ئەم میلەتە ئەم سلێمانە نەخەوتووە هەمیشە بەردەوامی هەبووە گەڕاوە بە دوای ئیبداع و داهێنان و ئەوانە ڕاستە ئێمە یاری کوردەواریمان زۆر بووە ئەمە کڵاوێنێ ئەمە چاوشارچەیە ئەمە یەکەتە و گۆتەکەیە ئەمە منە هەتا کچەکانیشمان لەوانەیە یاری تایبەتی خۆیان نەبووە جەژنەکانمان مەراسیممان جیاواز بووە تێگەی هەموو یەکتی خۆشی سۆ داوای گەردن ئازایی کردووە تێگەی چاویان و کاتە لە مزگەوتەکانە فەقێوشە دەبووە تێگەی بۆ خوێنن هاتوون بەیانیان خەڵک لە سای یعنی داهای وەکو باوکی من ئەچوو نوێژی لەگەڵاکن و ژەژنانەکەیانە و ئەگەڕایە و ئەنجا نانیان نەخوات ئێستا ئەو جۆرەکە توولە هەتا سینەما شاتۆتە سلێمانی تەمەەن سینەما لەکەم سینەمای گۆیژەیەکو سینەمای گەڕۆکمان هەبووە بەڵام ئەوانە ڕیکلامی بوون بەڵام سینەمای ڕەشید پەنجایە گۆیژە پەنجایە هەروە بێت سیروان دەوری 60 شتێکە و سینەما دڵشادی 68 ئەوانەیە ئەم سینەمانەش ڕۆحێکی وشیاری و گەورەی و بینینی فلیم و بە تایبەتی و فیلمانانی ئەو سەردەمە و فلیمی هندی و ئەو بابەتانە هەمووی وای دیات و کچ و ژنان و ئەوانە لۆچیان نەگدا هاتن بۆ سینەما دێگەی و ئێمە لەگەڵ ئەوەشە تێکەڵێکمان هەبووە هیچ سەیرانگاکانمان وەکو وەیس وەکو پێم وتی بابشینە سەر وەیسی خۆمانە لە وەیس بپرسین خەتای کامانە کانی بامان هەبووە کاگەحمەی بۆ خۆشمان هەبووە تێگەی کاکەکاری زیوەسا شەریفمان هەبووە مەسا پیرەمێردی نەمر کە یادی نەورۆزی کردوێتەوە بۆی ڕۆحی کوردایەتی با بۆ خەڵکە ئەو خەڵکە بزانێت کە حەقی سەربەستی و سەربەخۆیی هەیە نەورۆزی کردووە لە مامەیارە تێگەی ئەو بێکەس دەچێ شیعری 27 ساڵ لەمە ڕەشبەری تۆم ئەخوێنێتەوە لێە تێگەی و هەروەها ئەم ڕۆحانە گوێزرایەوە بۆ شەستەکان مەسا نەورۆز کە پارتی ئەیکردەوە کاتە لاوانی دموکراتی کوردستانە بوو لەجێ بازاری ئەوباریشی ئێستا کامەران دەوری کاوەی ئەبینی دیلان دەوری زوحاچ بینی ئەم تێکەڵیە والیایمە مناڵمە بە دویانەوە بینەمانە کە هاتینەوە لە توی مەلیک دیلان ئەمانەی بۆیاخ کرابوو بە مەولوی چاچی وتی هینە جامولکە نەوتم بۆ بێنە هەر لەمە یا لێ نەبووە لێ نەبووتی کوڕگەل لەگەڵ ما بیڵێنەوە کوردستان بەهشی زەمین جێ تێکۆشان و ڕاپەڕین مەڵبەندی کاوەی قارەمان کوردستان وا نەورۆزە جەژنی گەلە ئاسۆ ڕزاوی دەمکەلە با نەورۆز و بەهاری کورد پێک بهێنین بەدەست و بەر ئەمە ئەم ڕۆحە ڕۆشن بیریە بەڕاستی فەزایەکی خوڵقانوە کە ئینگلیزەکان پێی سەرسان بوون مەسەلا مێجەرسۆن جارێک عەلی کەمال باپیراغا دووسێ کەس دەچن بۆی ئەو بکوشی ئەحی ناسەر بەڕەڵاکەن بەڕەڵایان ناکە پێش خۆیانە گادا بەرحەوزەکە مێجەرسۆن لە دوکانە دانیشی ئەڵێەوە بۆ کوێ بن ئەڵێ وەڵاهی بن ڕەمیەکەین ئەیدامیەکەین ئەڵێ ئەمەتان تیاوەش نایەڵن بەڕەڵایکەن دەی یعنی ئەو زانوێتی عەلی کەمال باپیراغا چەند منەوەرە چەند زیرەکە چونکە عەلی کەمال باپیراغا چی ئەوە دەبیاتی لە فارسی وەکو ئەمیرەسەلان و ڕۆستەم و زۆرا بوو چی کردووە بە کوردی دیوانی مەحویش و سالمیشی کردو کۆ کردوێتەوە و چاپی کردو بێجگە لەو هەموو شیعرانەی خۆی
لە دیاری شارە زوور و لە کۆمەڵە دیوانی کە هەیەت ئێمانە کەواتە ئێمە لە هەر بارێکەوە مانگری پیاوی قسە خۆشمان زۆر بووە ژنی قسە خۆشمان زۆر بووە شاعری تەنزامێزمانە بووە ڕەشۆڵێکمانە قاربرسیەکمانە بۆ حەزم کردەوە جێی لێ بگری مەتۆشێکمان هەبووە یعنی ئەو سەردەمەی مەتۆش یعنی تیاوتووە قەناعەتی بێ شەرم بووە مەسەلاوکەەوە بڵێ و مەمکانە ناشارێتەوە زول بۆ ئەلێدێتەوە سوخمەژە بەستم دیارە بێ زیاتر دڵی بۆ ئارە بێ ئەمە بۆ 50-60ەکان زۆر بووە دێگەی کەواتە منویستم هەر لەو ڕانگەیەوە پرسیار بکەم کە جەنابەت باسیەوەت کرد کە لە سلێمانی بۆ نمونە حزوری ئافرەت هەبووە بە هەتا لە سینەماکانە لە ژیانە لە بیستەکانە قوتابخانە بۆ ئافرەتانە کرێتەوە ینی سلێمانی هەر بۆ خۆی تایبەتمەندیەکی هەبووە لە ینی جەنابەت باسی پێکۆژیانت کرد ینی پێکۆژیانی دوو ڕەگەزەکە ڕێزگرتن هاوبەشیکردنی بە ینی ئێمە لە کۆمەلگایەکە لە ناوچەیەکە ژین کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەڕاستی حزوری ئافرەت وەکو پێویست نییە هەتا ئێساش لە بەشێ لە کۆمەلگاکان لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی دیکە هەتا ئێساش ئافرەت ئەو مافی پێ نادریانە و بە هاوبەشی پێ ناکرێ بەس ئەگە سێ بکەی سلێمانی لە هاوبەشی پێکردنی ئافرەت و ڕێزگرتن و بەشداری پێکردنی شوێنی گەورەی هەیە و ئەو بزوتنەوەی کە جەنابشت باسێک ئەو بزوتنەوە ڕۆشنبیریە وای کردووە سلێمانی یا دەنگێکی تر ڕەنگێکی تر بایەخێکی تری هەبێ پێم خۆش لەو ڕوانگەی بەشداری پێکردنی ئافرەتەوە گەر قسەی ئەمە تەمەن ئەگە بڵێن سلێمانی بوو بە تواننەوەی ئەو ئەقلێتە عشایری و خێڵەچانەی کە لە ناو دیاتەکانە هەبوون وەکو سووران و کەس بە زۆردان بە شوودان و تێگەی کۆمەڵ ئافرەت بە نوشتە بەخێوکردن و کۆمەڵەشت و ئەوانە و هەتا ئافرەت خەتەنەکردن و ئەو جۆرانە سلێمانی توانی ئەو بشارێتەوە ئەو پەردەیە لابات کەسێکی وەکو مەسەلا حەبسەخانی نەقیب قوتابخانەی کردووەتەوە دەها ئەفرەتی وەکو بەهێ معروف و ڕووناک زودی و چەند نەها ئەفرەت بەرەو قوتابخانە ڕۆشتن کاتە من بیرم بێ یەکێ لە قوتابخانەکان لە کانسکان بوو سەر و کانسکان بوو یەکی کان مختەڵیتە لەم لاوە بوو لە جادەی ئەمیزەکی ئەوەی کە سەر و باخشەی گشتی ئافرەتان بەشداری هەموو مزارەکانیان کردووە دەوریان هەبووە بۆ نمونە مەسەلا ئەختەری ڕەشۆڵ لە 56 کە تەرمەکەی مەحمویان هێنایەوە یەکێکە لە زەحیەکان یەکێکە لە قوربانیەکان شەهید دەبێت دووهەم ئافرەت لە کایی سیاسیشە تێگەی لە کایی سیاسیە دوای ئەوەی کێچەتی ئافرەتانی کوردستان و پێش ئەوەش یعنی نییە ئافرەت توانیوێتی بەشداری خۆپیشاندانەکان کە دەستڕەنجینی بکەن تێگەی هەروە بێتەوانێ یارمەتی خێزانەکانیان مەگە کوڕان پێشمەرگە بووە یا کەم دەرامەت بوون کڵاو دروستکەن تێگەی چەفتە دروستکەن دەها ئیشیان کردووە لەگەڵ ئەواشە زۆر ئافرەت مایسا دایم دایکمەیوت ڕەشۆڵ لە داکیەوە فێری شاعیر بووە تێگەی یعنی ئێستا من شتێکم لەسەر دایکم دوستیوەتەوە هەچی ئەو بەیتە فولکلۆرانەیە دایکم و خوشکم و پورم هەموویم کۆ کردوێتەوە بۆ لەبەرەوەی لەگەڵ یا ژیاون مەسا هەڵپەرچێ ڕەشبەڵەک هەبووە ئەو کاتە ئەو سنوورە نەماوەمە پیاوە ئەمە ژنە تێکەڵیەکە بووە کەسیش نیەتێکی کەی نەبووە بەڵکو ئەگەر یەکێک نوعێ بۆیاون دۆ هەیە دوت هەیە ئەو نێزانی چێت دۆ یعنی دۆستی خۆتی تایە یا خزمی خۆتی تایە مەبەستی ئەوە بووە کەواتە ئافرەتە ڕۆشنبیرەکانمان ئەوە سانیحەی ئەمیزەکی بەگە ئەوە هەروە بێتەوانێ زۆری کەمان هەیە بەڕاستیە گەرستان ناویمان لەیان نەبێ بەشداری کایە حیزبەکانیان کردووە چ لە حیزبی شووعە مەسەلا کەسێکی وەکو داچی بەرزانی سعی گەوەر کەسێ بۆ بەشداری بزوتنەوەی کۆمەنیستی کردووە و هەروە بێتەوە نەسرینی پورم ئەوەیشە بۆ لەوانەی لە هەفتەتانی کوردستان بۆ بسا مەقەڕەکان لە گەڕێکی چوارباغ بوو پیان و ماڵە ئینگلیزەکە ئەمە ینی ناتوانانی بڵێ بزوتنەوەی کوردایەتی یا ڕۆشنبیری بەبێ ئافرەت بووە تێگەی ڕاستە ئافرەت نامپێوەری کردووە ڕاستە مەسەلە هەرەوزی کردووە لەگەڵ کەس و کاریا کشت و کاڵ بەشداری کردووە لە تۆچاننا یعنی ئافرەتی کورد سڕکراو نەبووە ڕاستە غەدر لێکراو بووە بەڵام سڕکراو نەبووە بۆ چونکە تۆ فەزایەکی دینی سەردەمێک بە تۆخی زاڵ بوو کە چەند ئێساژەوە گەڕانەوەیە بە حەقیقەت خەریکە تەسیرمان تیەکە یعنی ئێمە گەر لە هەندێک بابەتە فریای خۆمان نەکەوین زۆر شمالێکی زەچێ و پێویستە لەو کەسانەی دەسەڵاتدارن یا حیزبین یا ئەوەن
هەندێ مەهامی قەومی هەیە باوەشی بۆ بکەنەوە ئامێزی بۆ بگرنەوە وەکو چڵگەیەک بیچێڵنەوانێ و بتوانن ئەوە بکەن چونکە عشتاکان ئافرەم زارێ کردووە هەموو کە زەزانێ دێگەی لە ڕانیار عینەشرد لە هەروە بقەڵازێ عینەشرد لە کۆیە ینی بە حقیقەت لە هەولێرە و خەجەباوەی چینەوە ئافتەتانە یعنی ئافرەت بەری نەبووە لە هیچ بزوتنەوەیەکی داهێنان و ڕۆشنبیریا لە کوردستانە وەکو نووسەریش ئەو تۆ هێرۆی گۆرانێ داکی سۆلافە هەیە هەروە بێتوانێ ئەشیرێکا ئێستا نابکۆنجە ئایشە بێخەو هەیە هەروە بێتوانێ خوشی دەبابانێ هەیە کۆمەڵی ئافرەت هەیە کە دەریان ئەنجایەتە سەر ئەمانەی ئێستا ئەوە توانم بڵم 50-60 ئافرەت زیاتر لە کای ئەدەبیا نەشمی عەلی بەرزنجیە ڕۆژ هەڵەبجەییە شیرین هەروە کەژاڵ ئیبراهیم خدر بوو خوافیکە کەژاڵ ئەحمە کەژاڵ نووریە ئاوێزان نووریە زۆرن یعنی ئەگەر ناو بنین ئەبێ فایلێکدا بنین و هەمووشان دەوریان هەیە ینی چیرۆکە لە شیاراوانە و بابەتێکی کەمانەیە بە حقیقەت چیرۆک لە ئەدەبی کوردیە یعنی تەمەشاکەی بەتابەتی لە سلێمانیە تۆ سەیری کە زۆربەی چیرۆک نووسەکانی خەڵکی سلێمانین تێگەی ئەوە زایری هەر لە حسێن عارفتەوە هەر لە عەبدوڵڵا گرینتەوە هەر لە ڕەوبێگرتەوە لە ڕەوف حەسەنەوە هەروە هەوێتەوە لە محەڕەم محەممەد ئەمینەوە لە کاوس قەفتانەوە ئەمانە هەموویان دەوریان بووە لە شانوار عینەشت تێگەی کچی سعیناکان لە 57 دەوری بینیوە لەگە خوشەکەی گیان عومەرە لە مەسلحەی مەموەزین و لە ڕێی نیشتیمان و ئەوانە کەواتە ئێمە چۆن قەڵپمان کەیتەوە هەر بەرزەبینەوە چونکە بۆ ئەو ڕۆحە نەتەوەی و نیشتیمانی و پێشکەوت و خوازیە لە سلێمانیا چەکەرەی کردووە دێگەی یعنی تۆ دیقەت بەچی حیزبی کوردی هەیە زیاتر ژی لە مۆکەی سلێمانیە یعنی ئەگەر تۆ سەی دارکەرە بکەی کە حیزبێکی کوردی بۆ لە سیەکانە عەبدوڵڵا جەوهەر بووە دێگەی مەحموو ئەحمەد بووە دێگە ئەنجایەتە سەرمەسا پشکۆ و هەروە بێتەوە دڵاری شاعیر و ئەوانە کەواتە ئێمە بەڕاستی پێویستە ئەو تاریخە لە ناو نەبین بیبژێنینەوە و ئێستا ئێمە تەواوکەری ئەوانەی پێشومان طبعا من لە پێش مناوەڕە حەسەن بووە ئەوە حەمە ڕەشی فەتاح بووە جەلال مەحموود عەلی بووە ئەحمەد سەعەلی بەرزنجی بووە ئەوە لێوە میم ئارام بووە زۆر چیرۆکنووس و بە بەها و جوانمان هەبووە هەتا ئێمەش هاتوین و دوای ئێمەش ئەوە ئاکۆ کەریمە دانا فایقە عەتا محەممەد ئارامی کاکەی فەلاحە ئەمانە مانای وای ئەم میلەتە زوومووە ئەم شارە نامرێ ئەم شارەگە خۆمان دەست نەنێنە بینە قاقای نەیخین چێنین هەمیشە سەربازە بۆیە لەم یادا من جارێک پرسیارێکیان لێ کردم وازم پاسی یادگار بوو تو ڕۆشنبیری لەم شارە چۆن نەبینی وتم ئێمە ڕۆشنبیر بووین بەڵام بەداخەوە ئێستا ڕۆشنبیر نەماین چکە ڕۆشنبیر لەم شارە ئێستا وە گەڵای ئەو پایزانەیە کە ئێستا لەم باخچەی هەڵەوەریەوەکەوێتە خوارەوانێ دێگەی وەزیرێکە فڵان هەمومی ناناسێ وەزیرێکە فڵان ناناسێ دێگەی دیوانێکی شێخانوەرێ پێ کەسیان بۆ چاپ ناکە لەبەرەوەی هەندێک شعری قەومی و نەتەوەیی و نیشتیمانی تایە کەواتە ئەبێ ئەم شارە بەڕاستی خەڵکی خۆی هەبێ خەڵکی خۆی نەبێ پەراوێز بکرێ و پەرت بکرێ و ئێستا زاهیرەیەک هەیە خەریکە سلێمانیمان لە چیزەچێ من لە کاردانەوەکە وتم ڕۆژێک مەترسم چین بۆ ئینتیخابات ئاوا عەرەبیش لە دوامەوە بێ بۆ دەنگان دێگەی ئێمە مەسەلا خێزانی ئێمە کوڕەکان و مناڵەکانمان لە 2 مناڵ لە 3 مناڵ زیاتر ناتوانن تۆ هەموو عەرەبە هێناوەتە ناو ئەم شارەوە ڕەنگ هەیە نییە یەشتی 20 مناڵ بخەنەوە تۆ سبێنێ وەڵامت چیە بێ کاکفواد دەستت خۆش بێ ئەوەی کە من لە قسەکانی جەنابەت زۆر خۆشحاڵ بوومەوەیە کە سلێمانی شارێکی فرەڕەهەندە یعنی بۆ منە لە بەعدە سیاسیەکە باست کرد لەوەی کە سلێمانی چ ڕۆڵێکی هەبووە لە بزوتنەوەی سیاسی لە سەرهەڵدانی شۆڕشەکان لە دروستبوونی پارت و حیزبە سیاسیەکان و لە دیوە معریفی و ڕۆشنبیریەکەیەوە سلێمانی و ناوەندە گەورەیە بووە کە هونەری بەرەمێناوە شانۆی بەرەمێناوە ئەدەبیاتی بەرەمێناوە چیرۆکنووسە گەورەکانی بەرەمێناوە لەم سەردەمەیە باشترین سینەماکارەکان خەڵکی سلێمانین و ئێستا لێرە بزوتنەوەیەکی سینەمایی سەری هەڵاون لەم ساڵانی ئەخیرا و جەنابەت زۆر بوعدی کەشە باس کرد لە وەرزش لە ڕوانگەی دیکەی کۆمەڵایەتی لەوەی کە سلێمانی وەرچەرخاوە ئومێد دەکەم کە لە داهاتووە دەرفەتیەوە هەبێ
لەگەڵ جەناب تا زنجیرەیەک بەرنامە بکەین لە قسەکردن بە تایبەتی لەو گەورە منەوەرانەی کە توانیویانە بەڕاستی ئەم وەرچەرخانانە دروستکەن کە جەنابەت باسیێکی بۆ نمونە لەسەر کەسایەتی پیرەمێرد ڕابوەسین لەسەر کەسایەتی ڕەفیق حیلمی ڕابوەسین لەسەر ئەو کەسایەتیە گەورە و یان بەشێک لەو ڕۆژنامە و گۆڤارانی کە جەنابەت باست کرد لە ژین و ژیان و ژیانەوە نزار و تا هەموو دینانەی تر کە بە باوەڕی من ئەکرێ قسەکردن لەم دیوانەیەوە هۆکارێکیش بێ بۆی کە خزمەت بە سلێمانی بکەین لەوەی کە ئەگەر ئێمە ئەو مێژوو هەڵبینەوە هۆکارێک بۆی کە بڵین ئەی بۆ سبەینەی سلێمانی چی بکەین کە ئەوە خەمی جەنابەت بوو بەدەستخۆشی و سپاسەوە بۆ ئامادەبوونی جەنابەت وێوەی سپاس دەکەم وێوەی ویژین یۆمە سوودێ ببەخشین و ئەو ڕۆحە گەشتکەینەوە کە لە سەرەتاوە پرشنگی یایەوە و ئێمە گەشتری کەینەوە و ئێمە وەکو ئەو ناوانی کە بردێت ئێمە زێوەرمان هەیە بەختیار زێوەرمان هەیە ئێمە هەردیمان هەیە ئێمە مەسەلە ئەلباهوریمان هەیە کامیژیرمان هەیە جەمان نەبەزمان هەیە خەڵکانێکمانەیە ئەگەر چەند نەهای وەکوون لەسەریان بدوێ هێشتا کەمە وە زیاتر ئەوانەی کە شارەزاترن چونکە ئەمە بە حەقیقەت وەکو خۆ فەرموو مثلا من لەسەر پیرەمێرد شتم نووسیوە لێگە پیرەمێرد و زافی ڕۆشنبیری و وشیاری لە نەتەوەیە بەڵام ڕەنگەیەکە مەسا کاماران سوبحان لەسەری نووسیوە مسەڵا ساڵەکەری لەسەری نووسیوە ئەمە بۆ خۆی بە حەقیقەت خەمخواریە بوو ئەوەی کە ئێمە ئەو مەقەڵەی کە لەسەر ئاگرا هەمیشە بجۆشدار بێ ئەو کوورەیە کە پرشنگی یاوەتەوە نەکوژێتەوانێ چونکە ئەگەر وا بکەین زەفەرمان زۆر پێبەن کورد نەک داگیرکەران ناری زۆرە تێگەی ئێمە ئەگە خۆمان داگیرکەران نینە ئێرە ئەوان نانی ئێرا بتوان بگەنە ئێرە بەڵام بەداخەوە ئیشەڵا ئەوش بەرەو کۆتاییە و سلێمانی هەر بە لوتکەی و بە سەربەرزی ئەمێنێتەوانێ و ڕۆحی هەموو شاعران و کۆچکردوانی شاد بۆ سوپاسیش بۆیەوە سوپاس بۆ سافوە سەڕاز نووسەر و کەسێکی بە ئاگا سەبارەت بە مێژووی کورد و کوردستان و سلێمانی بە تایبەتی خۆشحاڵ بووین بە ئامادەبوون جەنابەت زۆر سوپاس دەکەین ئازان بەم جۆراتینە بە کۆتایی بەرنامەی ڕاڤە تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت